خەونی 100 ساڵە هێڵی ئاسنی حیجاز لە سوڵتان عەبدولحەمیدەوە بۆ هاکام فیدان. ئایا کوردستان دەچێتە ناو پرۆژەکە دوای تێپەڕبوونی زیاتر لە 100 ساڵ بەسەر پەککەوتن و لەبەر یەک هەڵوەشانەوەی یەکێک لە گەورەترین پرۆژە مێژوویەکانی ناوچەکە؟ ئێستا هاکام فیدان وەزیری دەرەوەی تورکیا دەیەوێت هێڵی ئاسنی حیجاز زیندوو بکاتەوە. پرۆژەکە گەڕانەوەی خەونێکی ستراتیژیە کە لە ساڵی 1970دا لەسەر دەستی سوڵتان عەبدولحەمیدی دووەم دەستی پێکرد. بەهۆی جەنگی جیهانی یەکەم و نەخشە سیاسیە نوێیەکانی دوای ڕووخانی خەلافەتی عوسمانی بۆ ماوەی سەدەیەکە پەکی کەوتووە. ئەم پرۆژەیە دەیەوێت جارێکی دیکە ئەستەمبۆڵ بە مەککە و مەدینە ببەستێتەوە، بەڵام ئەم جارەیان بە ئامانجی ئابووری و سیاسی سەردەمیانە. زیندووکردنەوەی ئەم هێڵە لەو ناوچانەدا وەک هەوڵێک دەبیندرێت بۆ داڕشتنەوەی نەخشەی سیاسی ناوچەکە و گۆڕینی ناوچە پەراوێزخراوەکان بۆ ناوەندی بازرگانی نێودەوڵەتی. هاکام فیدان لە ڕێگەی ئەم هەنگاوەوە دەیەوێت کاریگەریەکانی سایکس بیکۆ کە 100 ساڵ لەمەوبەر ناوچەکەی دابش کرد کاڵ بکاتەوە. پرۆژەکە تورکیا، سووریا، ئوردەن و عەرەبستانی سعودی لە یەک بازنەی ئابووریدا کۆ دەکاتەوە. تێپەڕبوونی هێڵەکە بە ڕۆژئاوای کوردستاندا ڕاهەندێکی سیاسی قوڵ دەبەخشێتە پرۆژەکە، چونکە دەبێتە هۆی جێڕاندنەوەی ئەو ناوچانە بە بازاڕە جیهانیەکان و گۆڕینی هاوسەنگی هێز بە جۆرێک کورد دەباتە سەر هێڵێکی ستراتیژی ناوچەکە. ئەگەر سوڵتان عەبدولحەمید بۆ پاراستنی یەکپارچەی خەلافەت هەنگاوەکەی دەست پێکرد بێت، ئەوە هاکام فیدان وەک شادەماری ڕێگەی گەشەپێدان و هەژموونی ئابووری تورکیا لە ناوچەکەدا سەیری دەکات، بە تایبەت کە ڕۆژ دوای ڕۆژ هەڕەشەکانی ئیسرائیل لەسەر تورکیا زیاتر دەبێت. ئەنقەرەش پێی وایە بەتەنها ناتوانێت بەرپەرچی هێرشەکان بداتەوە، بۆیە لە ڕێگەی پرۆژەی ئابووری و ئەمنی دەیەوێت وڵاتانی کەنداویش بهێنێتە پاڵخۆی.